بە شێوەیەکی شۆکێنەرانە و سوپرایزی ئەم هەڵبژاردنە مفاجعەی ئەی گەورەی ئەم هەڵبژاردنە لە باسنەی کەرکووک شاه و نەجم کەرکووچی کاندیدی ژمارە 2 لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان بوو. تاوەکو ئێستا لە باسنەی کەرکووک شاه و نەجم کەرکووچی کاندیدی ژمارە 2 پارتی دیموکراتی کوردستان دەنجی یەکەمی لیستی پارتیە لەو باسنەیە و بە گوێرەی ئەو دەنگانی کە تاوەکو ئێستا یەکلایی کراونەتەوە و جیاکراونەتەوە بە ڕێژەی لە 150 دەنگەکان شاه و نەجم کەرکووچی زۆرترین دەنجی بەدەستێنەوە تەنانەت لە سەرۆکی لیستی پارتی لەو باسنەیە دەنگەکانی زیاترە بە گوێرەی دوایین داتا کە دەست تیمی پایتەخت میدیا کەوتووە شاه و نەجم کەرکووچی توانیویەتی لەو باسنەیە 2364 دەنگ بەدەست بهێنێت.